سلااوتان لێبێت و ئەم کاتتان باش بە بۆنەی ڕۆژی جیهانی پەرستاران ئەمڕۆ لە شار و شارۆچکانی هەرێمی کوردستان و بگرێت لە سەرانسەری جیهانیش چەندین ساڵاتی زۆر بە زۆر بەڕێواچن لە قەزای شەقڵاوی سەر بە پارێزگای هەولێریش ئەمڕۆ کۆلیژی یاخود پەیمانگای تەکنیکی سەفین بە بۆنەی ڕۆژ جیهانی پەرستاران لە نێو شەقڵاوە ساڵاچێکی ڕێخستووە و قوتابیان و مامۆستایان لێرە ئامادەیان هەیە و جگە لە مامۆستایان و قوتابیان ڕاگری پەیمانگای تەکنیکیش زرار محەممەد تاهیر ئەرگۆشی ڕاگری پەیمانگای سەفین لێرە ئامادەی هەیە کاک دکتۆر سلااوت لێبێت ئەمڕۆ ڕۆژ جیهانی پەرستارانە بینم ساڵاچەکەتان هێناوتە نێو خەڵک نێو بازاڕی شەقڵاوە ئاماز لە ڕێخستنی ئەمە چی بوو؟ بەناوی خدای بەخشندا لە پێشەکیدا دەمەوێت بە ناوی ئەنجومەنی پەیمانگای تەکنیکی و پیشەیی سەفین پڕ بەدڵ پیرۆزبایی لایەکە بەیەکەی پەرستارانی جیهان بەگشتی و پەرستارانی کوردستان بە تایبەتی بکەم و پیرۆزبایی تایبەتی خۆم ئاراستەی هەموو مامۆستا و قوتابیانی بەشی پەرستاری لە پەیمانگەکەمان پەیمانگای تەکنیکی و پیشەیی سەفین بکەم. ئەمڕۆ ڕۆژی جیهانی پەرستارانە 12 ئایار لە هەموو وڵاتان لە هەموو شوێنەکان ناوەندە تەندروستیەکان و ئاکادمیەکان و ناوەندە گشتیەکانیش یادی ئەم ڕۆژە دەکەنەوە لەبەرەوەی پەرستاران ئەو کەسانن ئەو چینەی کۆمەڵگەیە کە هەمیشە قەلغانێکن بۆ ئەوەی ببنە بەربەست لە پێش ئەو نەخۆشیانەی کەواڕوو لە کۆمەلگە و مرۆڤایەتی دەکەن. بۆیە هەر لەم سۆنگەیەوە ئێمە ئەمڕۆ بیرمان لەوە کردەوە کە چاڵاکیەکەمان بینینە دەرەوەی پەیمانگە و ئەگەر خزمەتێکی بچووکیش بی بە ئەنجامدانی چەند پشکنینێکی سەرەتایی بۆ هاوڵاتیانی خۆشەویستی شاری شەقڵاوە ئەنجام بدەین. بۆیە لێرە ئێستا ئامادەییمان هەیە و چەندان خەڵک لە هاوڵاتیانی ئەم شارە خۆشەویستە هاتوون و پشکنینیان بۆ ئەنجام درراوە. زۆر بەخێر سەرکەوتوبی وە گوتم ئەمڕۆ بە بۆنەی ڕۆژ جیهانی پەرستاران لێرە ئەم چاڵاچیە بەڕێوە چێت هاوڵاتیانیش هاتوون بە مەبەستی ئەوەی کە هەم پشکنینی بڵێم پەستانی خوێنە شەکرێ لێرە بۆیان بکرێت گفتوگۆ لەگەڵ هەم ئەو کەسانە کەم کە بۆ مەبەستە هاتوونە تێرە و هەمیش لەگەڵ ئەو قوتابیانە کە لە پەیمانگای تەکنیکی سەفینن. زەختەکەت چۆن بوو مامۆستا؟ وەڵا باشە پێشتر هیچ زار پەستانی خوێنت ئەنجام داوە بەخۆ لە قسەخانەی داوام زۆر ینی باشە زەخت زۆر باش دەست و خۆش بوون. مامەجانەت و زەخت و شتوات هەیە؟ وەڵا بڕێک سوکەریم هەیە بڕێک سوکەری ئەی زەخت؟ وەڵا زەختم نییە ئینشاڵڵا تەمانۆ خوای دەست خۆش بێ ئینشاڵڵا تەندروست باشە بی. لێرە پشکنینی شەکرەش بە هەمان شێوە بۆ ئەو کەسانە ئەکرێت کە وەک گوتم ئەمڕۆ بە بۆنەی ڕۆژ جیهانی پەرستاران ئەم چاڵاچیە ڕێکخراوە. قوتابیانی پەیمانگای تەکنیکی پیشەیی سەفین بۆ ئەم کارە هەستاون بزانم خاتونەگەر پێم بڵێ چۆنیت؟ زۆر سپاس. لە کێوە هاتوون و خەڵک تا چەند هاتووە سەردانتان بکەن؟ لە پەیمانگای تەکنیکی پیشەی سەفین لە شەقڵاوە ئەمڕۆ ڕۆژی پەرستاران وەکو قوتابیانی پەیمانگای تەکنیکی سەفین هەستاین بە وەکو ینی هاتین لە بۆ ئەو خەڵکەی وەکو بەڵێ ئۆشیاریەکان دەکەینەوە بۆ ئەوەی ئاگای لە ڕێژەی زەخت و سوکەریان بێت ئەوجە خەڵکەکانی ئێرەش بە ئارەزوومەندانەیە دەتوانن بێن و لێیان دەکەین. زۆر زۆر سپاس. وە گوتم ئەمڕۆ ئەم چاڵاچیە ڕێکخراوە لەلایەن قوتابیان پەیمانگای تەکنیکی و پیشەیی سەفین لێرە دکتۆر زرار محەممەد تاهیر ئەرگۆشی باسی لە ڕێخستنی ئەم چاڵاچیە کرد و باسی لەوەش کرد کە خەڵکێکی زۆر لە بەیانیەوە کە ئەوان لێرە لە نێو شەقڵاوەن ئەم چاڵاچیان ڕێخستووە هاتوون بە مەبەستیەوەی کە هەم پشکنین بڵێم شەکرە و پەستانی خوێن بە خۆڕایی بۆ ئەو کەسانە ئەنجام بدەن لە سنتەری شەقڵاوە لە نێو نەخۆشخانەی شەقڵاوە هەر بە بۆنەی ڕۆژی جیهانی پەرستاران لەوێش لەلایەن قایمەقامی ئەم شارە و بەڕێوەبەری تەندروستی شەقڵاوە و نەخۆشخانەی شەقڵاوە شیرینی بەسەر پەرستاران دابش کرا و جگە لە شەقڵاوە لە ئیدارەی سەربەخۆی سۆران لە بلێ ئەمانە کۆمەڵێک چاڵاچی و بڕگەی جیاواز بە بۆنەی ڕۆژ جیهانی پەرستاران بەڕێوەچن باڵێ.